وڵاتی بۆلیڤیا لە ئەمریکای باشوور یەکەمین وڵاتی جیهانە لەسەر کۆمەڵکوژیەکانی غەزە ئاڵوێستێکی بێوێرانەی هەیە و پەیوەندیەکانی لەگەڵ قەوارەی زایۆنی پچڕاندووە. بۆلیڤیا دەکەوێتە ناوەڕاستی ئەمریکای باشوور لە باکوور و ڕۆژەڵاتەوە لەگەڵ بەرازیل هاوسنوورە، لە باشووری شەوە لەگەڵ پاراگوای و ئەرجەنتین، لە ڕۆژاواژ لەگەڵ چیلی و پیرۆ. لە ئێستادا بزوتنەوەی بەرەو ئیشتراکیەت کە پارتێکی چەپە و لەلایەن لویس ئارسی سەرۆکایەتی دەکرێت دەسەڵاتدارە. سەرەتای ئەم مانگە حکوومەتی بۆلیڤیا بە فەرمی پچڕانی پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ ئیسرائیل ڕاگەیاند. هۆکارەکەشی بۆ ئەنجامدانی تاوانی دژە مرۆڤایەتی لە هێرشەکانی قەوارەی زایۆنی بۆ سەر غەزە گەڕاندەوە. بەپێی پەیماننامە نێودەوڵەتیەکان پچڕاندنی پەیوەندی دیبلۆماسیەکان کۆتایی بە پەیوەندی نێوان دوو وڵات دەهێنێت. هەرزوو بزوتنەوەی حەماس سوپاسی هەڵوێستی بۆلیڤیای بۆ پچڕاندنی پەیوەندی لەگەڵ قەوارەی زایۆنی کرد و داواش دەکات وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەمان هەڵوێست بنوێنن. هەڵوێستەکەی بۆلیڤیا لە کاتێکدایە 21 دەوڵەتی عەرەبی سەرەڕای بەردەوامی کۆمەڵکوژیەکانی قەوارەی جوولەکە بەوێریان نەبووە بڕیارێکی لەو شێوەیە بدەن. جاری دووەمە بۆلیڤیا لەسەر غەزە پەیوەندیەکانی لەگەڵ قەوارەی زایۆنی دەپچڕێنێت. ساڵی 2009 بۆلیڤیا بەهۆی دەستدرێژی قەوارەی زایۆنی بۆ سەرکەرتی غەزە کە بە هەمان شێوە هەزاران شەهید و برینداری لێکەوتەوە پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ ئیسرائیل پچڕاند. لەو کاتەدا ئیڤۆ مۆرالێس سەرۆکی بۆلیڤیا ڕایگەیاند لە ڕوانگەی ئەو تاوانە قورسانەی دژ بە ژیان و مرۆڤایەتی لە غەزە ئەنجام دراون پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئیسرائیل دەپچڕێنن. پچڕاندنی پەیوەندیەکانی بۆلیڤیا لەگەڵ قەوارەی زایۆنی لەسەر کەرتی غەزە لە سەردەمی حکوومەتی ئیڤۆ مۆرالێس لە ساڵی 2009 تا 2020 بەردەوام بوو. لە ساڵی 2020دا جینین ئانێس سەرۆکی کاتی بۆلیڤیا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردەوە. بەڵام بۆ جاری دووەم حکوومەتی بۆلیڤیا لەم ساڵدا بەهۆی کۆمەڵکوژیەکانی غەزە پەیوەندیەکانی لەگەڵ قەوارەی زایۆنی پچڕاندەوە. لە ساڵی 2014 لە کاتی هێرشی قەوارەی جوولەکە بۆ سەر غەزە حکوومەتی بۆلیڤیا ئیسرائیلی خستە لیستی تیرۆرەوە. لەو کاتەدا ئیڤۆ مۆرالێس سەرۆکی بۆلیڤیا ڕایگەیاند بەهۆی هێرشەکانی سەر غەزە ئیسرائیل بە دەوڵەتێکی تیرۆریستی دەناسێنن. مۆرالێس داواشی کرد بەهۆی ئەنجامدانی تاوانی جینۆساید بەرامبەر فەڵەستینیەکان لێپرسینەوە لە سەرکردەکانی ئیسرائیل بکرێت. جگە لە بۆلیڤیا کە بەهێزترین هەڵوێستی نواندووە، هەر یەک لە کۆڵمبیا و هندۆراس و چیلیش باڵوێزی خۆیان لە ئیسرائیل کشاندۆتەوە.